ئەزوەر ئیبراهیم ئەگەر کارێکی باش بکات ڕەنگە کەمترین دەستخۆشی لێ بکرێت، بەڵام خوانەکە ئەگەر کارێکی هەڵە بکات ئیدی تەپڵی بۆ لێ دەدرێت و هەمیشە قسە لەسەر کارە خراپەکەی دەکرێت. وەکو نمونە ناوی خۆم هێنا، بەڵام ئێمە زۆر بەمان واین لە کارە باشەکان کەمترین جار دەستخۆشی دەکەین و هانی دەوروبەرمان دەدەین، بەڵام کە کەسێک کارێکی خراپی کرد باشەکانی زەربی سفری دەکەین و قسە لەسەر خراپیەکانی دەکەین. زۆر بەمان واین لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە دەپرسین هۆکار چییە؟ ئێمە هەمیشە بە دوای خراپیەکانی دەوروبەرمانەوەین. قسەمان لەسەر خاڵە لاوازەکانیەتی. ئەگەر ئەو کەسە کارێکی باشی کرد کارە باشەکە سووری بێمەگەیان دەستخۆشیەکەی لێ ناکەین، چاوەڕێ دەکەین کارێکی خراپ بکات، خوامانە گوێمان لێ بێت و ئیدی بە دنیایدا بڵاو دەکەینەوە. لەو پرۆگرامەدا قسە لەسەر ئەو دیاردەیە دەکەین. لەگەڵمان بن. خەریکی ئەوەن کە لە دوای هەڵەی یەکدەن، هەمویان لە دوای ئەوەن کە یەکتر بشێن، یان بەخۆی ڕەشبین بی شتەکانیش بە ڕەشبینی ببینی. لە سەرکاری باشش ڕغنت لە ژرێ ئەو کەسەی کە حەسوودی بە تولێ خودی ئەو هزرێ مشتەماعەکیمە ئەو شێرقی هەمی وسایە. هۆکار چییە؟ بۆ نمونە کەسێک کە شتێکی باش دەکات ئامادەنین دەستخۆشی لێ بکەین و هاوکاری بکەین. تەنها بیرمان لای ئەوەیە ئەو کەسە خاڵی لاوازی چییە؟ خاڵی لاوازی لەوانەیە لە کابرا لە خۆی بی، لەوانەیە نقطە زوعفەتی بەخۆی هەبی، یان بەخۆی ڕەشبین بی شتەکانیش بە ڕەشبینی ببینی، دەبینێتە سەر خەڵکەکەی. باشە بۆ تەنها بیرمان لای ئەوەیە کە لە عیبەکان بگەڕێن بۆ نمونە خراپیەکان، یعنی ئەگەر کەسێک بەخۆی خراپ بێ دەبێ هەموو کەسێک خراپ ببینێت؟ نا شەر نییە، بەس هەندەزار کابرا لە دیری خۆی تەماشای خەرچت کردە، یان بەخۆی ئێستان بە خۆم کومە لەوانەیە ئەوە هاتوو ببینم. زۆر زار کەسەکە ڕەنگە مەسەلەن بەخۆی خراپیش نەبێ، بەڵام حەزی لە خراپیەکانی خەڵکی دیکەیە. وەڵاهی ئەوە نارم دەمینێتەوە سەر کەسەکەی خۆی. ینی زیاتر ئەمە زیاتر ینی ئەوەی کە دەبینین زیاتر ڕەشبینیەکەیە. کابرای ئەمەلی بەهیشتە چین یا هەر شتی خراپیش دەبینی. نارێن قەت بە عام نارێن مەسەلەن فلان کەس هەمووی هەر خراپە. وەنیا برێن هەر کورد خراپە، هەر عەرەب خراپە، هەر فلان خراپە، هەر ئەمن خراپە. نا هەموو ئەنواعی تێدایە تاکە کەسوێ. ئەو جەلەوە هەیە کە لە ئەوەی خۆی ڕێی خۆی مچینە بەو چاوی نوعی کە بەخۆی کو دەبینی ئەی مقابلیشی ئەو ها دەبینی. ئەگەر کارێکی باش بکەیت جەنابەت دەستخۆشیت لێ دەکەن؟ طبعا دەستخۆشی دەکرێ و مقابلە شتی باشە ئەوجا هەیە قیاسەکەت وەچی گوتی غەڵەت دەکە. ونیا لەوانێ ئەم شتەکە بەخۆم بە باش دەزانم بەس مقابلم لەوانێ بە باش نەبینی. ئەگەر باشە ئەگەر کارێکی خراپت کرد بە بەراورد بە کارێکی باش دەستخۆشیەکان زیاترە، یان بۆ نمونە جۆرە قسانێک کە عیبە نەدەبا و هابکەی ئەوە خراپ بوو کامیان زیاترە؟ واللهی نارێم نازان برێم یعنی کو قەزت باشە پرسیارەکەم چەند منداڵتەیە؟ ئەمن سێ. تەمەنیان درێژبی. ئەگەر لە قوتابخانە منداڵێکت بۆ نمونە لە دەوانە لە نوێیان سەرکەوتو بوو لێکەچیان کەوت چی بێ دەڵێ؟ تەرجیعی دەکەم لەوەی ئەوانەی کە خراپ بووە تاکات. قەتی وا هەبووە بۆ نمونە پێی بڵێ تۆ لە 90 دەرچووی ئەمن دەستخۆشی لەو 90 دەکەم، بەڵام 100 دەبێ وەکو 90ەکە بێ هەمی ببێ بە 100 شەر نییە لەوانە قابلەتی ئەو منداڵەیە هابیت، لەوانەیە لە دەرسەکی زیرەکە زیاتر تێدەگە، لەوانە لە دەرسەکی ئەوەی کەمتری وەرگری، بەڵام ئەو حالەتانە بووە مەسەلەن دەرەجەی خراپیشینە وەکو محاسبە یەکەم جار محاسبەم نەکردیە بەس نسحەتم کردیە، یعنی وەکو برێ فرسەتەکەم دایتی ئەو جارە ئەوەن دەتینە ئەو جات کە خۆتمان دیکە ینی محالە کە ئەو کەم کوڕێتە بووە ئەو جارە چایکەوە. دەکرێ بزانم بۆ یەکەمین جار محاسبەت نەکرد؟ واللهی لۆی نەم کرد ئینسان ئەمە بەخۆم ئەمە مەسەلەن دەجا فرسەتێکی دەدەمە یەکەچی. تا چەند گرینگە بۆ نمونە دایک و باوکەکان فرسەت بە منداڵەکانیان؟ زۆر مهمە دەبی پاڵپشتی منداڵەکەت بکەی، شەر نییە تو هەمووی هەر سەد بینی، هەمووی هەبووینە دکتۆر، هەموو هەبووە مهندیس، هەموو هەر بووە نابی وەنەوە حیات وایە. کۆتا ڕستە چی بۆ کەسانە دەڵێ کە تەنها بە دوای شتە خراپەکانی کەسانی ترەوەن؟ بە قورآن جاوە بە کۆمەلگای عام تقریبان وەچ گوتم یعنی هەمومان نازەم یعنی وەکو برێ ڕەش بینێت پێوە دیاردین هەمومان بەس مەحاڵە بکەنە کەسە لەلای خۆمان
محالەکەن ینی بە ئەوە چکەمیش بی یەکدی تەژیعکەن یعنی هەم شتەکان هەر قەپات نەکەین. ئایا بەڕای جەنابەت وەکو قوتابیەک وەکو گەنجێک هۆکاری ئەم بابەتە چییە؟ سەرەتا بەخێر بێن سەبارەت بەوەی بۆ پرسیارەکە کردت لە هەموو بوارەکانی کۆمەلگا بە تایبەتی کۆمەلگای کوردەواری بە هەموو چنی توێژەکانیەوە هەمویان خەریکی ئەوەن کە لە دوای هەڵی یەکترن هەمویان لە دوایەوەن کە یەکتر بشێن هۆکاری ئەوەش زیاتر ئەگەرێتەوە بە ئازادی یاخود حەسوودی پێبردن یاخود ئەوەیە کەسێک کە ئەتۆ ئامانجێکت هەیە ئەگەی بەو ئامانجە من پێی ناکەم یان تۆ بارەیەکت هەیە من ئەو بارێم نییە ئەوەش ناکاتە ئەوەی کەەوە من بێبارە بم یاخود تۆ بێبەهرەبیکەوە ئەو شتە بەرامبەرمەکەی بەڵام تۆ هەوڵدانەکەی من هەوڵدان ناکەم ئەمانەوێ بگەینە سەر ئازری بۆ ڕاستەخۆ بێتە بندەستمان ئێمە ئەو شتەمان نییە ئەو کەسێک هەوڵدانەکات ئێمە لە دوو ئەوەی کە لێ بدەین بیشتینن بێتە خوارە لەو پای کە تێیدایە بگاتە وا لێ بکەین کەوا لەو شتە بێ ئەمەل بێت کە هەیەی زیاتر هۆکارەکانیش ئەگەڕێت و بۆ ناڕۆشنبیریەتی کەسەکان بۆ بیرکردنەوە کۆنەکەی کەسەکان کەوا کەسێک بگاتە ئەو قیادەی کە پلە پۆستە چێ بێ یاخود بگاتە ئەوەی کە بیرکردنەوەی جیاواز بێت لەگەڵێت و بەرەو پێشبوونێکی زیاتر هەبێت ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە من بچم قسەی لەسەر بکەم بە شێوازێکی نەشیرێن یاخود ئێستا بە تایبەتی ئەکاونتەکانی سوشیال میدیا کە بۆتە هۆکاری پۆستکردن و قسەی نەشیرن و جنێودان و تعلیق لێدان و ئەو شتانە لەناو کۆمەلگای کوردەواری بەداخەوەم بەڕاستی شتێکی زۆر ناشرینە هیوادارم لە بم بێت بەڵام کاتی ئەوێت کە کارێکی باش دەکەی چاوەڕێ دەستخۆشی دەکەی بەدڵنیایەوە هەموو کەسێک وایە تۆکە لە کارێکدا سەرکەوتوبی لە کارێک دەماندی بوونی خۆت تێدا کرد و توانیت بگەیتە ئەوەی کە مەبەستە هەموو کەسێک ئەمە چاوەڕی ئەوەیە کە دەستخۆشی لێ بکرێت خەڵاتکردن هەریت بەڵام دەستخۆشیەک یاخود قسێکی واکە بتوانێت تەشجیعت کات وات لێ بکات بەردەوام بی لە ئەو کارێکە لەسەری ئەڕۆی یاخود ئەو ئامانجەیەکەوە ئەتەوێبی پێچیت ئەوانەی لە دەوروبەری جەنابتن زیاتر قسەکانیان لەسەر کارە باشەکانتە یاخود خوانە کارێکی خراپ بکەی و ئیدی سەرکۆنت دەکەن بە قورآن لە وەکو وتم لە سەرەتاش لە کۆمەلگای کوردەواری هەمومان لە دوو ئەوەی نەکە نقطە ئیزافی یەکتر وەرگین لاوازیەکەی وەرگین هەمومان خەریکی ئەوەین کەوا لە یەکتر بدەین یەکتر بشێنین یەکتر لە پێش چاوی خەڵک یەکتر بێخین وا لە کەسی بەرامبەر بکەین کە ئەو ئامانجەیەتی تێیدا شکست بێنێ و هەرس بێنێ ئومێدی پێ نەمێنێت ئەگەر من بۆ نمونە دەستخۆشیم لە جەنابەت نەکرد لە کارێکی باش هاتم خاڵی لاوازی تۆم دۆزیەوە قسەم لەسەر خاڵی لاوازی تۆ کرد و خاڵە لاوازەکە بۆ نمونە پێت دەڵێم وە ڕەنگە بە شێوەیەکی شکانەوە پێت بڵێم ئایا مەبەستم ئەوەیە کە جەنابەت بشێنمەوە و ساردت بکەم لەوەی کە کارە باشەکانیش ئیدینەکەی یاخود ئیدی ئەوە نەخۆشیە و هەز بە مرتاحی دەکا کەسەکە بە قورآن ئەو کەسێک کە ئەو شتانت پێڵێت یاخود ئەو کەسێک خاڵە لاوازەکانت وەرەگرێت و پێتی ئەڵێت جات بۆ جەڵێ ئەوانەی کە ئەیانەوێ برشێنن لە شوێنێکی گشتی ئێستا بۆن منە لێرانە تۆ بەم نەڵی ئەو شتت غەڵەتە نابوو بتکردبایە بەڵام ئەگەر مەبەستت تاجێکردین من مەبەست ئەوەیە کە من سەرکەوم لە کارەکانمدا ئەتوانی بانگم بکە بڵێ ئەوەت غەڵەتە بەڵام بۆ شێوازە ڕاست بکەوە ئەوەت هەڵەیە بەو شێوازە پەردەپۆشی بکە بەڵام ئەوە نییە زۆر کەمە کاتی وەرگرتنەوەی بۆ نمونە کارت هەیە هەموو قوتابیە کارتی هەیە نمرەی مانگانە و ساڵانە و ئەو جۆرە بابەتانە کاتێک کە لە وانەیەک دەکەوی لە نۆوانە لە هەشتوانە سەرکەوتوو بووی تەنها قسە لەسەر ئەو وانەیە کە کەوتوی قسەی لەسەر دەکرێت یاخود هان دەدرێی بۆ ئەوەی کە ئەو هەشتوانەی لێی سەرکەوتوبی لەویشدا سەرکەوتوبی ئەوەل بە شێوازی کەسەکانە گۆڕێت لە خێزاندا ئەگۆڕێت لە چار دەورە و هاوڕەکانتدا ئەگۆڕێت هەندێک کەسێ ئەڵێ تۆ توانیتە لەو نوانەیە دەرچیت توانیتە لەوانانە دەرچیت ئەوەش ئاسانە دەرەچیت هەندێک کەسێ ئەڵێ تەواویت لەوانی دیکەش دەرنەچوو بەیان ئەوانێت یانگۆ سۆپەر سۆری نایتەوە ئاوەت ئێستا بوویتە ئاوتۆماتەی سۆر ئێستا ئاتۆماتەکە چێت ناوچێت ئالتون چیە وەڵای هەر ئاوا پێڵێ ئاتۆماتش سوورمانێ ناوەوە بەڵێ باشە کۆتا قسەی جەنابەت وەکو گەنجێک چی بۆ کەسانت دەڵێ کە ئەوەی کە باسمان کرد هەمیشە بە دوای خراپەی کەسانی ترەوە بەخوا هیوادارم ئەو دیاردەیە لە بن بێت لە بەرەوەی سفەتێکی باش نییە جوانیش نییە وە کەسەکان والی ئەەکەی کەوا شکست بێنن ئەوە باش نییە ئێمە کۆمەلگای کوردەواری هەتای کوێستانەکە بۆ شتێکمان دیار نییە هەمومان خەریکی لێکدانی خۆیمان هەمومان خەریکی خۆخۆرین خەریکی ئەوەن کە یەکتر لە بن بێنین ساوتەبێت تۆ کاتت باش پرسیارێک لە جەنابەت دەکەم وەکو گەنجێک چێ بە دوای خراپەکانی جەناب تۆ دەگەڕێت ئەو کەسێکە حەسوودە یعنی بەرامبەرت کەسەکە هەموو کات چاوی لە نقطە زعفەکانی تۆ بزانی چی پێویستە چی پێویست نییە هەر ئەزانی کامەشت کە تۆی پێ تێکەسی لە نقطە زعفەکان تێدات و
شێوە شیرازەی نەفس و دەرونیە تو تێکەداتن کەواتە بەڕای جەنابەت بابەتەکە حەسادەتە حەسادەتە زیاتر لە ڕووی یعنی لایەنی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ینی ئەگەر بڵێن تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا زیاتر عقلێتی ئینسانەکانیان تێکدا جا تیکتۆک بیسی فەیسبوک بیت هەر تۆڕە کۆمەڵایەتێک بی ئینسان بەکاری دینی ئێستا وەکو کچە مۆدیلەکان ڕۆژانە خەریکی نقطە زعفەیەک دینە سەدان قسە بێکەڵێن یعنی شتی خراپ بەرامبەرێکەڵێن ئەگەر حەسادەت نەمینە لە ناو کۆمەلگا بەڕاستی هیچ کەسێک نەتوانی دەرونی کەسە شکەتێک بداتن لە کارە باشەکانی کە جەنابەت دەیکەی دەستخۆشیت لێ دەکرێت بەخوای زۆر جار زۆر زاری شوێ ڕخنش لێ ئەگیرێت زۆر کەسێ سەرکاری باشیش ڕخنە دێتەگیرێت لە سەرکاری باشیش ڕخنت لێژرێ ئەو کەسەی کە حەسوودی بە تو دێ ینی بە زۆر شێوازەیە کەسەکە حەسوودی بە تو دێ نقطە زعفی تو هیچ کەیفی پێخۆش نییە سەرکەوتنەکانی تو ببینێت زار لەو کاتەیدا بە هەوڵەداتن لە کچکەترین خاڵی لاوازی تو ببینیتەوە لە پشتت لێ بدات. شەو کەسێک کە حەسادت بە کارە باشەکانی جەنابەت دەبا بەخۆی ناتوانێت کاری باش وەکو تۆ بکات دیارە کەسەکە نەتوانانی کاری باش بکە ئەگەر بیتوانی با کارەشی باش بکە یان لە ڕووی دینیەوە زیاتر لایەنی دینی گربیتن کەسی باشەکانیان ئەو کەسانی کار زیاتر مەولانە ڕۆمیە خۆت ئیمام شافعی ئەوانە ئەگەر خوێنەربی ئەگەر دیندار بیتن قەت نقطە زعفی هیچ کەسێک ناکەویت خوێنەری جەنابەت وڵی زۆر بڵێن زۆر ئەوە نابڵێ بەس کم بەپێی ئەوەی خۆم بەپێ مدەی خۆم بەپێی ئەوی ئیشەی کەلەوە خوێنیەوە خوێنەوە چی پێ بەخشی خوێندنەوە یعنی گەشەی مرۆڤ گەشەی مێشی مرۆڤ زیاتر وە پێشەخە ینی هۆشیار دەکاتەوە لە هەموو شتەکانی دەوروبەرت لە کۆمەڵگات لە کەسایەتەکان لە کەسە باشەکان چێ هەڵبژێری چێ هەڵنابژێری ست پێویستە چ ینی وەکو دکتۆر کەریم خەرەسەتانی ئەڵێ وا لە منداڵەکانت بکە چیان پێویستە نەکسی حەز لێیە خوێنەری خوێندنەوەش خۆراشی مرۆڤ خۆراشی مێشی ئینسانەکانە باشە ئێمە بە دوای حەزەکانەوەی یاخود بە دوای پێداویستەکانەوە خی زیاتر تاچی کۆمەلگای کوردی زیاتر بە دوای حەزەکانەوە نەک بە دوای پێداویستەکانەوە سیارێکی شخصی خاڵی لاوازی جەنابەت چیە خاڵی لاوازی من ئەگەر ئەمن خاڵی لاوازی خۆم بە هەموو کەسێک بڵێم یاخود لێرە بڵێم ڕەنگە دوای لەم بیتە نقطە زعفەک باشترین کەسش ئەو کەسەیەکە خاڵی لاوازی خۆیان هەر ئەگەر بیوێت ڕێگری لە خاڵە لاوازیەکان بکە بۆ دوو کەسی باسەکە یەکەم خۆی دووەم خوای لە بەرەو خوای گەورە چاپۆشی لە تەواوی کردارە خراپەکانیشەوە بە باشەکانیشەوەکە بە خۆشت خۆ کەسەی هیچ ئامادەنی نقطە زعفەی خۆتیان کارێکی خراپی خۆت بە هیچ کەسەش مانوین یەکەم جار بۆ خۆمان دواتر بۆ خوا باز دەکەین یەکەم نا هەمویانوانینە شەر سیوا هەیە دەڵێن باز دەکەن با تۆزێک بە سادەی قسە بکەین دەڵێن ئەگەر بۆ نمونە خاڵی لاوازی کەسێکی تر بزانێ ئامادەیە تەکسی بۆ بگرێت بۆەوەی کەم کەسێکی تێبگێنێت چۆن بۆ نمونە مەسەلەن من جەنابەت خاڵی لاوازت لەکنە منەم و جەنابەت متمانەت بە من هەیە کە خاڵی لاوازی جەنابەت لای کەس باست نەکەم بەڵام بۆ نمونە کەسەکە ئامادە نییە کە بە پارێزرایی بیبێنیتەوە ئامادەیە تەکسی بۆ بگرێت بۆ کەسانی کە لی دوورن بۆ خاڵی لاوازی تویان پێ برێت ئەوە بەخۆ لەسەر چەند نەمایە شەگەڕێتەوە ئەو کەسانێکە عنی خاڵ لاوازەکان وەکو پێم گوتی خاڵ لاوازەکان لە کەسێکیش کە باسەکە دڵنیا بە مەسەلەن کە من چۆ ڕۆژێک لە ڕۆژان برادەر بووین نقطە زعفەی خۆم بە تو گوتبی ئەتو چەند خۆشەویست بی لەکنە من ئەتو کەسەشی خۆشەویسترت هەیە کە لۆی باسکە ئەویش لۆیشی دیکەویش لۆشکە ینی بۆ شێوازە خاڵە لاوازەکان بڵاوە بیتەوە لە تەبیتە زۆر مەبەستم چ بوو پرسیارم لەو بابەتە کرد هەرچەندە پێشم وتی بابەتەکە بابەتێکی شخصیە بەڵام ئەگەر کەسێک خاڵی لاوازی جەنابەت بزانێ پێویستەکە بۆ نمونە سەر کۆنت بکات و لەس ئەو خاڵی چزایەوەی کە جەنابەت ڕەنگە هەزارهشتی باشتری شت هەبێت یەکسەر بێ فۆکسە سەر لاوازیەکەت بکات و ئەو لاوازیە بچووکەی کە هەتا ینی ئیرادت بشێنێ وات لێ بکە کە ئەو شتانی کە باشی شەیدی لەمە دوانێکی نا شەرت نییە هەموو کەسەکان وەکو یەک دینینە بەس ئەو کەسانێک کە زیاتر پێم گوتی حەسادەت یاخود بڵێن غیرەت ینی بەخۆی ئینسەخوای گەورەوەی داناوە هەر کەسەکەی ینی تایبەتمەندیشی تایبەت بەخۆی هەیە مەسەلەن کو شێر تایبەتمەندێکی بەخۆ هەیە ڕێوی هەر ئاژەڵێک یان ئینسانەکان هەر کەسایەتێ و شخصیاتی تایبەت بەخۆ هەیە هیچ پێویست ناکات لە تاشی کۆمەڵگا یان لا خودت بڵێن لە ناو کوردەواری بە دوای خاڵی لاوازی یەکتی دابگەڕێن بەڕاستی ئەوە بە دوای خاڵی لاوازی گەڕانی شخصیەکان بە دوای شکستی خۆتە نەک تێکدانیویش دەستخۆشبی کۆتا قسەت چی بۆ کەسانە دەگەڵێ کە بە دوای خراپەی کەسەکانی ترەوە هیوادارم تاشی کورد کۆمەلگای کورد کە چەندان ساڵە ئەچەوشێنەوە لەژێر دەسەڵاتی عەرەب ئینگلیز فارس
لەو ئەقلێتی بێنە دەرێ زیاتر پەرە بە خوێندنەکانیاندا لایەنی دینی خۆیان بگرن ئەوە لە هەموو کارەکانیان دەسەرکەوتەوە بن وەکو مامۆستا حومەر فەقێ ئەوەشی هەیە قسەشی زۆر جوانێ ئەڵێ حەدیسەکی قودسیە ئەڵێ خدای گەورە ئەفەرمێ عەبدی ئەنتە تورید وأنا أريد إن سليتني فيما أريد أعطيتك ما تريد إن لم تسلمني فيما أريد أتحبدك فيما تريد على أي بندي من أوي أمن دواء أكم أوي أمن أوي أتو أتوي لقال أوي أمنوي أجر أوي أمن أموي تو بيدي بمن أو أتشت في خوش بقدمه بلام أجر بيتو أوي أمن لتو دواء أكم نبيتو نمدي ما نديتكم لتناقرن بقية ثم لا يكون إلا ما يريد يعني قد إلا آخره كش دبي هربي والصراء من هیوادارم هەموو تاکەشی کورد و شار بیتەوە واز لە کاری کەسانی تر بگرێ واز لە نقطە زعفی کەسی تری هیچ کەسی تر نەشێتەوە زۆر سپاس یەکدی تەشجیعکەن یعنی هەموو شتەکان هەر قەپات نەکەین هەمومان خەرجی لێکدانی خۆمان هەمومان خەرج خۆخۆرین لەو ئەقلێتی بێنە دەرێ زیاتر پەرە بە خوێندنەکانیاندا لایەنی دینی خۆیان بگرن یعنی ئەگەر هەرچەند ئیشی باش بوو ئەگەر ناتوان هەرم دەی بەس مشکێنەوە بەڕاستی خۆی لە هەموو کۆمەڵگەیەک ئەوە دەگەڕێتەوە سەر خودی کەسەکان ئاستا هەموو کەس وەکو یەک نییە هەیە مەقسەد ینی هەرچەند ینی ئەوە زۆر مەسە باشەکان زۆربی هیچیش نابینین یەک خراوەی بکە خودی ئەو خراوەی هەموو باشەکان ڕەشەکەتەوە بەڵێ بۆ وای نێمە وڵای ئەوە گەڕێتەوە عادەت و تەقالیدی ئەو کۆمەڵگەی عادەت و تەقالیدی کۆمەڵگەی ئێمەوە دەنا خراپەکان دەبینێ ئەی لێ باشەکان بکەین واز لە باشەکان بێنین ئەگەر ناتوانانی هانم دەی یعنی ئەگەر هەرچەند ئیشی باش بوو ئەگەر ناتوان هانم دەی بەس مشکێنەوە یعنی ئەنی هەرچەند خراپم لۆ بەس خراپم ببینی یعنی هۆکار چییە باس ینی خراپم ببینی بەخۆت ئەگەر بۆ نمونە کەسێک شتێکی خراپ بکات و تەمەشا بکە ئەو کەسە ڕەنگە چەندە هەشتی باشتریشی هەبێت قسەت لەسەر خراپیەکانی زۆرە زۆر لە سەخراپیەکانی قسە دەکەی و بە چ شێوازێک لە سەخراپیەکانی قسە دەکەی هانی دەدەی بۆ ئەو خراپیانە ئیدی دووبارە نکاتەوە یانی شپێت عیبێ و لێ گەورە دەکەی یعنی ئێمە ناکرێت کە کەسێک خراپەش بکە ناکرێت ئەمە هانی بدەین لۆ خراپی زیاتر بۆ ئێمە تەنها غەڵەتیەکانی یەکتری دەبین دیف غەڵەتی دەمینیتن وەکی غەڵەتیەکەیە مەزن بیتن ویجا ئەو خەڵەتیە دیتمین دەفویە کە گەلک بۆشی کردبن بەس ئەو دیف زرۆ مرۆڤی ژیتمینیتن وەکی هەر مرۆڤێک زرەکی جیۆزە ئەمەش بەگشتی قسە ناکەین بۆ نمونە ڕەنگە ئەو بابەتە لە ناو هەندێک کەسدا هەبێ بەڵام لا هەندێک کەسی تردانە حتا ئەگەر غەڵەتەکەش مەزن بوو وەکو زەنابەت باز دەکەی ئەی باشە ئەو کەسە ڕەنگە هەزارەها شتی مەزنتری کردبی باشەی مەزنتری هەیە شتی باشتری کردیە بۆ ئێمە باشەکانی نابینین بۆ ئامادەنین تەشجیعی بکەین و دەستخۆشی لە باشەکانی بکەین خودێ وێجا نکە ئەندە مرۆڤێت هەین لێبوردنی دەکەتن لەو کابرای بەس هەندێکی دیتر ژیای ئەو غەڵەتیە دەبینن و غەڵەتیەکی مەزنە و لێبوردنی نافوکەتن باشە هاوڕێکانت برادەرەکانت ئەوانەی کە لە دەوروبەری جەنابتن ئەگەر تۆ کارێکی باش بکەیت بەڵام ڕەنگە تووشی کارێکی غەڵەتیش ببی لەگەڵ یانیان بەرامبەریان زیاتر قسەیان لەسەر کارە غەڵەتەکەی جەناب هەموو دەماحوکەت بەس دەتەرکیزیا و لە چ بیتن تشتی خراپەکەی بۆ واین خودێ ئەو هزرێ مشتەماعەکیمە ئەو شێرقی هەمی وسایە چارەسەر نابێ بەڕای جەنابەت خودی چارەسەر بیتن بەس بە زۆر زەحمەت زۆر کاتی دەوێت و وردە ئینشاءڵڵا دەچێ بیتن ئینشاءڵڵا چێن ئەوانەی کە لە دوو نقطەی زوعفی جەنابەت دەگەڕێن نقطة ضعفي مني خدي هيك والله هەنا اه چیان پێ دەڵێ لە ڕێو کامێرایەوە خدي هەموو چ بێژم باش دەست خۆش سپاس دەکەم دێمە لای جەنابەت ئێمە بۆ واین ئەگەر کەسێک شتێکی غەڵەت بکات هەمیشە قسەمان لەسەر غەڵەتیەکەی هەیە شتە باشەکەی بەلاوە دەنین ویدی ئەو کەسە کە جاران زۆر باش بوو لە بەرامبەرمان بەڵام ئێستا کارێکی غەڵەتی کردیە سەرکۆنەی دەکەین قسەی پێ دەڵێن ڕەنگە لە ناو هەواڵەکانمان لە ناو برادەرەکانمان کورە با بنە تەنزانیە ئەو کوڕشتێکی غەڵەتی کردیە ئەی بۆ لە بیرمانە هەر ئەو کوڕە بوو هەزارە هەشتی باشی کرد بەڕێز دەست خۆش پرسیارەکە باشە شوێکێک شتیت مجتەمەعی کوردیدا
دو قوتابخانە مێتن خێزان و قوتابخانەی دیتر دوێرێدا vêt xêzana destpêkê ke dayîk û bab û xêzana me vêt ew rolê xwe yanî bigîrîtin ku vê çendîl dev zarokê xwe nehêlîtin yanî berdewam ev jî teban vegirte ve bu edem niye yani ku ez niyeta te nizanim ez berdewam yanî tiştekî xerab temaşê te dikim ez başiyê te beramber xwe nawergirim vêjadvêrê da pêdiviya xêzan destpêkê rolê xwe bigîrit û teban qutabxane jî خێزان تا چەند بە ڕۆژی خۆی هەستاوە لەو بابەتە baş باشە belê baş ئەی بۆ ئەو دیاردەیە هەر هەیە هەکوێ gavê xêzanan baş bit ne meqseda am ya baş e bez bêjin ev tiştekî şad e yanî kêm e kem e vêca evê baş kemin bes evê dîtir zor باش ئەگەر هاوڕێیەکت غەڵەتە چ کرد بۆ نمون لە کارێکدا هەڵی کرد ڕەنگە هەڵەکە لە بەرامبەر جەنابی شت نەبێت بەڵام جەنابەت زانیوتەکە ئەوە هەڵی کردووە تجێ ناکەی لە بەوەی کە ئەو هەڵەیە دووبارە نکاتەوە ینی سەرکۆنێ دەکەی پێی دەڵێ نەدەبووە وا بکەی ئەو کەسەی سار دەکەیەوە لە هەموو کارە باشانەی کە کردیتی نەخێر yani heke min yani bû nimune hevalê mî tiştekî baş gel min gelek tiştê baş gel min kiribitin bes ek tiştekî xelet yan xerab ez wî çendî başiya wî hemî dev xwe piştgû navêjim bes ez ê bêjimê kabû çi sebeb çi ye te hol min kirî yani sebeb vê xeletî çi te beramberî min ev xeletê kiriye heku ez yani pitir yani şevekê tundirawe yani bêjimê te bû çi ev tişter gel me kir dê hizira xwe beramber min guhur çi bê tiştê xerabtir jî mistaqbalî da beramber min bikir باوکو دایکت لە ماڵەوە باوکو دایکت ماوە لە ژیاندا درێژ بن ئینشاءڵڵا ئەگەر کارێکی هەڵەت کرد و ئەگەر کارێکی باشی شت کرد لە باشەکەی دەستخۆشت لێ دەکەن لە هەڵەکەش پێ دەڵێن ئەوە هەڵەیە بله بله طبعا و پێدویا هەمی خێزان jî هۆ بکەن چونکە ئەگەر هۆ نەکەن یعنی کاریتەیە ینی ڕاستی ئێمە تا چەند گرنگیمان بەوە داوە کە منداڵەکانمان پشتگیری بکەین لە کاری باشیان ئەگەر کارێکی باشیان کرد پێیان بڵین دەست خۆش بەردەوام بە یاخود ئەگەر مەسەلەن غەڵەتە چی کرد لە کۆڵان لەگە منداڵێک بە شەڕهات یاخود کێشەیەکی هەبوو لە قوتابخانە یەکسەر بین لی دین و قسەی ناشرنی پێ بڕین ئایا ئەمە کامەمان زیاترە مەقسەدە زارۆکیت ماڵێ ئەن یدیتر بەڵێ بەڵێ هی خۆمان نه چێناوت لێدانمەوە کە لێدین پتر یعنی ئەvە دی پتر هزری دیتر یعنی نەباش خود سەری ویدن پێدویا ینی شێوەیەکی تازە ینی باشی بەرامبەر بێژین دەگەڕێمە لای جەنابەت ئەگەر منداڵێک بۆ نمونە منداڵێکی ئێمام لە دەرەوە مەشاکلێکی دروست کرد یەکەمین جاری بکەوە مەشاکلی دروست بکە هەموو جارێک باش بوو لەگەڵ هەواڵەکانی لەسەرەوە مەشاکیلە پێویستە چۆن لێپرسینەوەی لەگەڵ بکەین ئەوەل جار دەنسحەتکەی کو ئەو جارە دووبارە نەبیتن بەس بێ لێدان و ئەو تشتەکەی دوور بیت لە لێدان و حرەکاتی توندرا و هەمە بەس نسیحەت لێکەی وین مجتمعی مەوایە مجتمعی خودێ دیفدە خێزانیت لێدان زیاترەیە خود نسیحەت خودێ ئەغلبە لێدانە لێ دراوە لە منداڵی ئارە خودێ لێ دەدان و دەبژنێ دووبارە نەکەیەوە لەناومە کۆی یان کووردا ئێستا گەر هزار چاکە لەگەت تو بکەم بەس یەک تشت لێ بینم هەمووی تێتەین هەمووی تێکە دەی ئەمە لەو هاینە وەڵی کوردەکە هۆ لێ ڕاهاتە بەدا لێ برنش ڕاست بۆ نایکە کە و دالی بردن ناخۆ لێرە بەخوای ناوەخوای یەکزار نامست پێێنە ئەرێ وەڵی وەرەگەڕێک ما لێرە ڕۆژانە بە خۆتە بیستی ئەبینی لە تەلەڤزیۆن لە هەم شتەکان لەسەر شتەکی بەسیت لێچاندا ها لە ناو سیارەی فول ناوەڵی زۆربەی چەک بەکاردیان چەق و ئێستا بوومدا لە پشتۆ لە پێش دەڕۆی سیارەت پێم لە پشتمە فولت لۆ لێدەم دەی خوارێ بەدەبان جەم لێ دەی چەند جا ئەوەت بیستێ چەند جارە ئەو دیمەنە لۆ فولی لێ دەدەی ئەگەر مەسەلەن پێویستێک نەبیتن یاخود پەلە نەبی کاکە ناو سیارلانی ئیشە شێبیا عالەت تەواری بیتن فول لێدە یان ڕێی لۆ بەردەمە جان نەبێتە خوارێ ئەویت کەش دێتە خواری لێدا ئەوانەی کە لە دەوری بەری جەنابتن جەنابەت گەنجی تازە پێڕادەگەی ڕەنگە دنیا بە چەند نەوعیتی لە بەرامبەر جەنابەت بگۆڕە لە داهاتوودا لە ئێستادا باز دەکەم ئەگەر کارێکی هەڵە بکەی دەوروبەرەکەت چۆن باز لە هەڵەکەت دەکەن با قورعانەی چۆن باس دەکەن هەردوو بارێکەنەوە با قورعان کوبرێتەنەکەیان تە دوێ خستیەتکەم نەدوێ نەتانزانێت چ بۆ کوڕی فران کەسی هەوای کردی نانە ئەوە شتەکەی بەس یەک لێ بزانن گەورەترەکەن چی بۆ کەسانە دەڵێ کە هەمیشە بە دوای خراپی کەسەکانی دەوروبەریانەوە وەڵی خراپیەکەی ئەوێ بەخوای زەرەدی لە دووە لەوانێ زۆردار خراپەکەم کردبیان شتەکەم کردبی پەشیمانم بەخوای لی چونچی هەندی فکر لێکەمە و چەمری هەمووی دێتەوە کەس بەیەک کاری خراپ ناشیرن نابێت و ئەگەر کارێکی خراپیشی کرد ڕەنگە ئامادەی ئەوەی تێدا بێت کە ئیدی ئەو کارە خراپە
کەم کاتەوە یاخود وازی لێبێنێت بە ژیانی خۆی دابچێتەوە و بیر لەوە بکاتەوە کە کارێکی هەڵی کردووە بەڵام دەبێت ئەوشمان لەبیر بێت کە ئەو کەسێک ئەو کارە خراپەی کردووە ڕەنگە هەزارەها کاری باشتریشی هەبێت پێویست ناکە ئێمە هەمیشە لە دوو خاڵی لاوازی یەکتریەوە بین ئەگەر دەستخۆشی لە کارە باشەکانی یەکتر نەکەین با کەمترین قسەشمان هەبێت لەسەر کارە خراپەکانی ئینسان بە خراپەیەک ژیانی کۆتایی پێنایەت هەمومان خراپە دەکەین هەمومان ڕۆژێ لە ڕۆژان خراپەیەکمان کردووە ڕەنگە ئەو خراپەیە وای کردبێت کە گۆڕانکاری لە ژیانمان دروست کردبێت بەڵام بە دەستخۆشیەک لە کارە باشەکانی هیچمان لێکەم نابێتەوە ئێستا من لەگەڵ کاکدەشتی وێنەگرم کاکدەشتی ڕەنگە چەندین جار کاری باشی کردبێت ڕەنگەی ناوێت دیەوە شتەکە دیارە بەڵام ئەگەر کارێکی خراپی کرد وە کارە خراپەکە وای لە من کرد پێوە بێزار بم پێویست ناکە و کارە باشانەی کە کردیتی سەربی سفریان بکەم و قسە لەسەر کارە خراپەکەی بکەم بەڵام دەبێ هانی بدەم ئەو کارەی تۆ هەڵەیە باشەکانت زۆرترە ئەگەر وامان کرد ئیدی ئەمە کەسانی سەرکەوتوین و لەو نەخۆشەی کە هەمانە دێینە دەرەوە و هەمیشە بیرمان لەوەیە کە دەبێ کارە باشەکان یەکتریمان لەبەر چاو بێت بە نمونەش ناوی کاکدەشتی مێنا لە سەرەتای بەرنامەکەش وەکو خۆم قسەم لەسەر خۆم کرد بەڵام ئێمە زۆربەمان واین ڕەنگە ئێستا لە دیار پرۆگرامەکەمان دانیشت بوون کەسانێکە بن بڵێن نەخێر هەموو وانین بەڵام زۆربەمان واین هیوادارم واز لە خاڵی لاوازی یەکتری بهێنین دەستخۆشی لە کارە باشەکان بکەین ئەمنە زوەر ئیبراهیمم دەستخۆشیم لە هەموو کارێکی باش هەیە و کەمترین قسەش لەسەر کاری خراپ دەکەم سەرکەوتوو بن خواتان لەگەڵ